ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت 6 ساڵە 1 دینار بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگای سلێمانی تەرخان نەکراوە و ئەوەش دەیان پرۆژەی پەخستووە. ئەمەش هۆکار بووە بۆ شکستی کار و پرۆژەکان لە سنووری پارێزگای سلێمانی. کە تا ئێستا نزیکی 6 ساڵ زیاترە بێت ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست بەکار بوو هەتا ئێستا 1 دینار بودجەی پەرەپێدانی پارێزگاکان نهاتۆتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئێستا هیچ بودجەیەک لە حکوومەتی هەرێمی کوردستان و نهاتۆتە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لەگەڵ ئەمەدا پرۆژەکان هەمووی وەستێنراون و کێشە و کەموکوڕی بۆ هاوڵاتیان دروست کردووە. ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان چاودێری کارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامانی کوردی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. ئەمساڵ راپۆرتی شەشەمی خۆی بۆ هەڵسەنگاندنی کارەکانیان بڵاو کردەوە. ئەوان پێیان وایە ئەمساڵ دۆخی تەندروستی و نەبوونی بودجەی پێویست ڕێگر بووە لە بەردەم کارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. پێم وانە لە ڕخنەکە لەسەر ناوڕۆک و شێواز و زانیاریەکانی ناو ڕاپۆرتەکەیە بەڵکو لەواچێت لەسەر کەمی چالاکیەکان بێ کاوەشیش دەسەڵاتێکی ئێمە نیشمکەمە هەر چالاکیەک کەوەدمان گرتووە پێشوەخت نادومانێتەوە بۆ ئەو ئەندامە وتومانە چی کەمی هەیە چی زیادیە بۆ ئێمە ئیزافەیکەین و پاکنووسیکەین. دوایەوەی کە ئەوان بۆیان جێڕاوینەتەوە ئێمە ئەنجا بڵاومان کردوێتەوە. لە دوای 2014ەوە حکوومەتی هەرێم بە پاساوی شەڕی داعش و قەیرانی داراییەوە زۆربەی سەرچاوە بەرهێنەکانی وشک کردووە و دەیان پرۆژەی تەواو نەکرا و بەنیوە ناچڵی ماونەتەوە. ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت ئەوان دەستکراوە نەبوون لە بڕیار و بودجەدا بۆیە نەیان توانیوە ڕۆڵی کاریگەریان هەبێت. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.